11 کەس لە ڕووداوەکەی سەرڕێگای هەولێر گوێر بریندارە. ئەمە زانیاری نێو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا نەخۆشخانەی ئێمەرجەنسیە لە شاری هەولێر. دەمەوێت باسیەوەتان بۆ بکەم کە چەند بریندار لە ڕووداوەکەدایە. 11 کەس بریندار بوون، کەسێکیان پێشمەرگێ و لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. 10 کەسی دیکەش بریندار بوون، هێنراونەتە نەخۆشخانەی ئێمەرجەنسی. لەو 10 کەسا کەسێکیان بارودۆخی تەندروستی کەمێک پێش ئێستا تێکچوو، دووبارە گەڕێنراوەتەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. 9 کەسی دیکە لە ئێستادا لە نێو نەخۆشخانەی ئێمەرجەنسی ماون. ئەوەی هەیە 4 لەو کەسانە لە کارگەی شیشی نزیک گوندی لاجان گەڕاونەتەوە بۆ ماڵەوە. یەکێکیان کە کەسوکارەکەی لێرن قسەیان بۆ من کرد، بەڵام ئەوان نانەوێت لە پێش کامێرا دەربکەون، دەڵێن لە کارگەی شیش گەڕاونەتەوە. ئەوان کاریان دەکرد لە کارگەیەک نزیک ئەو گوندە، بەڵام گولەیان پێکەوتووە و بریندار بوونا. یەکێک لە بریندارەکانیش منداڵە کە ئەو کەسوکاری ئەو بریندارانە بۆ منیان باس کرد، دەڵێن هەر لە شوێنی ڕووداوەکە زۆر دووریش بووە، بەڵام گولەی بەرکەوتووە بریندارە. ئەوەی هەیە بەگشتی کەسێک گیان لێدەستداوە کەمێک پێشەسا بۆمان باسکردن، لەگەڵ 11 کەسی دیکەش بریندارن و لە ژێر چاودێری پزیشکیدان.